کاکە سەردار لە شارە زۆر بزانین چی هەیە لە بۆ میهرەبانی. زۆر پێ خۆشحاڵم هاتمە دەوانێنێ لە دوای ساڵێک هاتمە بۆ لای کاک دکتۆر دەستخۆشی دیەکەم خوای گەورە بیێڵێ بۆمان زۆر سپاسیەکەم خوای گەورە میهرەبانیشمان هەر بۆ خۆش کات. چەند کیلۆ بووین؟ تقریبا بەرەو 70 ڕۆشتە 69 کیلۆ یعنی چەند کیلۆ ڕاست تقریبا دابەش دوو بووە. سێ ڕەقەمیمان کردە دوو ڕەقەمی ڕەشیق وشلەی ڕۆشتنی هەبوو کاکە سەردار لاقەکانی تەواو نەبوو زگماک لاقە تەواو نەبوونیە زگماک لاقە تەواو نەبوو وەزنێکی زۆر خەریک بوو لە ڕۆشتنی بکەویت الحەمدولله عملیاتمان لێ کرد ئێستاکە زۆر خوای گەورە پایداری. ئێستا تانی سەربانی وەڵا حەزەکەی بۆ دوو خاتیش پێشتر دەتوانی نەیدەتوانی بچە سەربانی. چەند و سەربانی مالی خۆتان لەبیر بوو؟ تقریبا نازانم بێژم چی هەمێش مەسەلا ناتوانم شتێ سەر ئێستا چەند ئێستا سپاس بۆ خوای گەورە چەندێک گەڕێ بۆ لەسەر سەربانی خۆیان کاگەڕۆی بۆ سەربانی وانێ کاکە بۆ یەک کاگەڕۆی بۆ کاگەڕۆی سپاس بۆ خوای گەورە گشتیان زۆر حەزێتیان کێشاین داوەتان یەکەم لە قەڵەو خۆشەویستیان بێن بۆیە عەمەلیاتی خۆتان کەن ئینشاءڵڵا سەرکەوتوو بن. چەند دڵت خۆشە ئێستا؟ هەر زۆر لەلەو نییە هاتمە لە خۆشینیان هاتمەتە بۆ لای زۆری خۆشە میهرەبانی بڵاوکردنەوەی خۆشەویستیە خۆشەویستیە میهرەبانی زۆر پێ خۆش و هاتمە بۆ لای کاک دکتۆر جەماعەت گشتیان هەموو دکتۆرەکان دەستخۆشیان یەکەم زۆریش نەکە زۆر سپاسیانە. تیمی بڕینی گەدە لە میهرەبانی ڕێگە پێدراوە لە وەزارەتی تەندروستی بە دووسۆزی بە لێزانی بە ئامێری پێشکەوتوو بە جیهازی زۆر چاک ئیشەکان سەرکەوتوو دەکەین الحەمدولله تا 1/2/2025 بەردەوام دەبین بۆ هاتنیمان جێ ڕەمەزان ڕادۆستین تا دوای جەژن دەرین اللهم بلغنا رمضان پاش جەژن ئینشاءڵڵا دەست پێ دەکەینەوە سەرکەوتن. میهرەبانی دڵسۆزی و لێزانی